بۆقسەکردنی زیاتر لەبارەی پرسی تعریف جێبەجێنەکردنی مادەی 140 ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی لە بەغداوە بەڕێز دکتۆر ماجد شنگالی ئەندامی پەرلەمانی عێراقمان لەگەڵدا. دکتۆر ماجد سڵاوتان لێ بێم، کاتتان باش. دکتۆر ماجد گەلێک بەخێر هاتنە کوردستان 24 چ ناو ئاستەنگیان بە تایبەتی لە پێشیا جێبەجێکردنا مادە 140 کول ناو پەرلەمان ڕێگیری بۆ تێتاکردن یانجی ئالیین سیاسی لە عێراقی ڕێگیرن؟ پێشی هەمی دەم باش بووتە و بوو تەمەژوانی قەناتە کوردستان 24 بەڕاستی لایەنی سیاسی لە عێراقی پشتی پەسەندکردنا دەستور هەمی دژی بەس جێبەجێکردنا مادە 140 یعنی ئەوە 2005 هەتا ئەوڕۆ چ جێبەجێکردنا مەسئلە بەس مەسئلەی تەطبیعی ئەو سەکێ 10 ملیۆنی دانە خەڵکێ و تعویضە هەندە خەڵکێکردنا نا ئەوە نە ئیحسا هاتەکردن و نە ئەستیفتا هاتەکردن مەسئلەی تەطبیعیجی مەسئلەی دانەی پەرەیە بوو هەندێکاژی ئەوە نە بەس مادەی 140 کوردستانی مەشمولە هاتین قوتکردنش کوردستانی ما کەربەلا نەخێبە مەشمولە هەندێک جهی دیت صلاح الدین مەشمولن هەندێک جهی ئەمبار مەشمولن فمەسئلە بەڕاستی وەکو دیتنامێ ئەغلەبا لایەنی سیاسی ئەڤرۆ العێراقی دژی جێبەجێکردنا مادە 140 گێرتێ بە ئاخفتن زۆر ئاخفتن دەهەبێت بأنه لازم ئەم حەلی بێ مشکلەکەن بەس لە ئەردێ واقع ناوێت بێ حەل بکەن و خەیاژی بوو چاغێ ئەو مەسئلە 7 ئۆکتۆبری چاغێ پشتی ڕەفراندۆمێ چ هاتکردن بأنه مەسئلە ئەڤرۆ ناهێنن پارتی وەگەری هەیە کەرکووکێ ناهێنن وەگەری هەیە شنگالی ناهێنن وەگەری هەیە ڕۆژئاوای دژلا ناهێنن وەگەری هەیە هەندێک دەڤەری دێ معناوی جێبەجێکردنا مادە 140 نییە ئەڤرۆ پارتی حزبەکە سیاسیە عێراقیە دەستوری عێراقی هاتە چێکردن دیڤیاسەی ئەحزابی عێراقی هاتە چێکردن ناهێنن چێمە قەڕێ خۆ ببهێنێت ناهێنن چێمە قەڕێ خودە دەوام بکە بە درستیان باخبن ئەف لایەنی سیاسی تایبەتژی ئەوێت ئەڤرۆ نێف پەرلەمانی دە و ساحە سیاسی عێراقی یەک ژیش دلێ خۆ بڕاستی نینە لەگەڵ جێبەجێکردنا مادە 140. بەڵێ دکتۆر پێتان وایە هۆکاری ڕێگریکردن لە گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ کەرکووک بۆ شنگال ترسی لایەنە سیاسیەکانی و ناوچانەیە لە پارتی؟ تایبەت خۆیایە بأنه ترسیوان لایەنی سیاسیەش پارتی یعنی ئەوڕۆ ئەم بەخوایی بهێنن 2003 هەتا 2017 کەرکووک لە لای ئەمنی و ئیداری و سیاسی لە دەستێک کێ دەبی لە دەستی یەکەتی دەبوو نە لە دەستی پارتی دەبی هەمی هێزت ئەمنی هەمی هێزت ئیداری بەس مەجلس محافەڵە تقریبا ئەندامی پەرلەمان پارتی بوو بەس هەمی شێوێت ئیداری و مەنسبێت سیاسی و ئەمنی لە کەرکووکێ لە دەستی پارتی دەبوون ناهێن ئەڤرۆ پارتی وەگەرن لێن بەڕاستی مەترسیەکەوان هەنە لە هەلبژارتنی ئەنجومانی پارێزگەها کەرکووک ئەوێ قەرار داین على ئەساس نهایەتی هەیوی 12 شێون بەس ڤی شێوی هەکە نەهێنن ئەڤرۆ یەکش وان یاسا بأنه حزب هەمی ممارەسەی شغڵی خۆ بکەنە شێوەکی درستی تشتێ دژی بەڕاستی ئەم ببێنن ئەڤرۆ حکوومەتە محەممەد شیع السودانی نفسی ئەمت بهێنە ئەبریا حکوومەتە کاظمی بەچێ قەرارە دا ڕێکەفتنم سەردکەون پشت لە تەطبیق نینە چ فێدەکە ڕێکەفتنە نینە هەکە نەبێ جێبەجێکردن وەکو اتیفاقیا شنگالێ ئەوە بوو نێزینگا 3 سەرە هەتا نەهات شتێک نهاتە بە جێبەجێکردن. باش دکتۆر ماجد مادەم ئەو ڕێکەفتنێن و خاڵێن وێ هاتنە ئیمزاکردن یەک بەیەک بۆ ئاواکردنا حکوومەتێ بە تایبەتی ئالیە ناوە هەفپەیمانیە ئیدارەدانا دەولەتێک کول هەف جڤیان و ڕێکەفتنکردن پاشی چەند هەیوان گفتوگویان حکوومەت پێکئینان نوکە ئەو ئالینە ئەو هێزن یەنکو ناهێلن ئەو خاڵ و بەندێن بودجەی تایبەتی دەرحەقێ هەرێما کوردستانێ بهێنە جێبەجێکردن ئەگەر هۆ سابیتن و بڤی دەستورداری پارتی دێچکێت دێژ هەفپەیمانیە دەربکەویت دێژ حکوومەتێ دەربکەویت ئەگەر نا ڕێچارە چییە گەلۆ؟ یعنی بەڕاستی ئەڤرۆ پارتی هەمی محاولێتە خودەکەت بەش سەردانی شاندێت پارتی بە سەردانی شاندی حکوومارێەوە کوردستان بوو بەغدایێ بوو کۆمبوونە لەگەڵ حکوومەتە محەممەد شیع السودانی بوو هەمی هەولێ خوددەڤان ڕێکەفتنە جێ بەجێ بکە لە موازنێ ئەتیلافی ئیدارەت الدەولە التیزام نەکرد پشتی ئەف موازنە بەڕاستی حقیقت دژی هەرێما کوردستان ئەم بۆێژی
وەکو خالا ئەم التیزامی وەکو هەرێمە کوردستانی دەکەن دیسە ئەڤرۆ حکوومەتە بەغدای ڕاتبێ و موچەی فەرمانبەرە ناشینی لازمە موچەی فەرمانبەرە دووری هەممی مشکلەی سیاسی و مالی بێت ئەڤرۆ دەبێژن نەفت ناچێت نە بەسەبەبێ کوردستانە نەفت ناچێت تورکیا قبول ناکەم مەسئلەکە ڕێکەفتنێک لازمە نەلێوە حکوومەتە بەغدای و ئەنقەرە چێبێ جا ئەف نەفت چێ جاب شێوەکی نە مەسئلەیە پشرە گوتن ئەمێ نەفتا عێراقی ئەستینن تۆ ئیمکانیاتە نینە تو زێرەی 5,000 برمیلی بستینی بوو چتت ئاخر یعنی ئەڤرۆ حکوومەتە عێراقی وزارەتە نەفتێ ئیمکانیاتێ ویە فەنینین زێرەی 5,000 برمیلی نەفتەش کوردستانی بستینی معناوێ چێ وەگوتی غەڵەت و مشکلەی کوردستانی نییە غەڵەتێت فەنیت سیاسیت مالی هەممی شلای حکوومەتە بەغدایەوە. بەڵێ دکتۆر ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم دیاریکردنی 20 ساڵ بۆ قەرەبووکردنەوە لە مادەی 140 ئامانجلی جێبەجێ نەکردنی مادەکەن یە خۆی لە خۆیە وەڵە بەڕاستی وەکو دیدنەکە سیاسی وەکو یەکشوانێت زۆر متابعە سیاسی دەکەم بە ڤی شێوی نەها عێراق برێڤە چێ بە منطقی فەرضی ئیرادە و قووە ڤی شێوی ئەسمە بەهوەری نینە بئەن و مادەی 140 جێبەجێ بکەن احتیمالە ئەڤرۆ هەندێک مشکلی دا ئەمکار من لەگەڵوان حل بکەن مشکلەی نەوت و غاز مشکلەی مالی هەندێک مشکلەی سیاسی بەس مشکلەی مادەی 140 و خاک لەگەڵ ڤان لایەنی سیاسی بزعمەتە ئەڤرۆ میثالێکی بینم نێزیینترین کەس دەدیم تێ هەرێمە کوردستانی لەگەڵ قیادەتە ڕوونێ خەمیس خەنجەر ئەڤرۆ یەکش قیاداتی خەمیس خەنجەر لە کەرکووکی وەسف العاسی ئاخفتنی خراپ دەکات ئەو دەکات معناوی یەک التیزامی بە حەد و تەحالفی خوشی ناکات. بەڵێ دکتۆر ماجی شنگالیان دایم پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بوو سپاس بۆت.